دیمەنە تراژیدیەکانی خنکانی کۆچبەران لە ئاوەکانی ئیجەدا بۆتە بابەتێک کە هەڵوەستەی لەسەر بکرێت. ئەم گەنجانەی گەرمیان لە ڕێی کورتساد نیوزەوە ئەوە ئەخەنە ڕوو کە کۆچکردنی گەنجان و خۆدانەدەستی قەدەرەوە بەشێک نییە لە چارەسەری دۆخەکە. ئەوان درک بە نالەباری ژیانەکەن، بەڵام گرتنەوەری ڕێگایەک کە مەرگی بەدوادا بێت بە دروست نازانن. پێویستە بە یەکەوە وەکو گەنجێک و تاکانی کورد لە جێ ئەوە کۆچ بکەین بۆ دەرەوە چارەنووسی خۆمان بسپێرین بەو ئاوەی کە وەکو کەسکارەکانیان باسییان ئەکەن جەهەنەمێکی نادیارە ئەو ئاوە پێویستە بە یەکەوە چارەسەرێک بدۆزینەوە بۆ ئەم کێشەیە. ڕاستن ئێمە لە قەیرانێکی داراییان ڕاستە زۆر شت بۆ گەنج ناکرێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر گەنجە ئەتوانێت ئەم وەسعە بگۆڕێت. لەبەر من پێم وایە ئێمە وەکو گەنج بوا باشترە لەگەڵ ئەم وەسعەیە بگونجین و ڕابین و بتوانین ئەم وەسعەی ئێستا بگۆڕین. تەنها لە 2 مانگی ڕابردوودا زیاتر لە 100 کۆچبەری هەرێمی کوردستان گیانی لەدەستداوە. هەموو ڕۆژێک میدیاکان هەواڵی گیان لەدەستدانی بەشێک لەو کۆچبەرانە بڵاوەکەنەوە کە بەلەمەکانیان لە ناو ئاوی جەدا نقمە بێت. چیرۆکی تراژیدی ویژدان هەژێنیشی لێکەوتوتەوە. لەبەر ئەوەیە خۆدانەدەستی ڕێگایەک کە ئەو سەری ڕوون نییە وەک چارەسەر نابینرێت بۆ ئەم دۆخەی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە. بۆ چارەسەری ئەم دۆخەی ئێستا هیچ بە پێویستی نازانم گەنجەکانمان کۆچ بکەن. بگرێت دۆخەکە خراپتر دەبێت. بگرێ ئێمە ناتوانین ینی ئەم قەیرانی هەیە باشتری بکەین. تۆ گەنجێک ئەڕاتە دەرەوە چارەنووسی نادیارە. بۆی داوایان لێ دەکەم کە چیتر نەچن بۆ هیچ شوێنێ لە وڵاتەکەی خۆیان بمێنەوە بۆ دایکیان جەرگی نەسووتێ وەکو پێشمەرگە بن کە پێشمەرگە لە بەرەکانی جەنگایە پارێزگاری لە ئێمەکە کەچی ئەوانیش وڵات جێتێڵن ڕۆم بۆ وڵاتێکی تر. ئەوانەی کۆچ ئەکەن و ڕێگای مەرگ ئەگرنە بەر پێیان وایە بە دوای ژیان داگەڕێن، بەڵام بەشێک لە خوێندکارانی زانکۆ و گەنجانی گەرمیانیش ئەڵێن ئێستا دۆخەکە یەکدەستی ئەوێت بۆ چارەسەر نەک ڕاکردن. لەم نێوانەشدا هەموو لایەک چاوی لە حکوومەتە چارەسەری پێبێت بۆ داوای خەڵک. سامان کەریم، کورتساد نیوز، کفری.